سۆرانم خاوەنی کتێبخانەی مێخک بەگشتی دۆخی کتێب ینی ئەمن زۆر جار دەڵێم ینی هەمیشە دەڵێم دەتوانم بڵێم باش نەبوو هیچ کات تا ئەمە بڵین ئێستا خراپە بەڕاستی یان پێشتر باشتر بووە و ئەوەندەی ئەمە هەستیشی پێ بکەین لێرانە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبی لە بۆ ئەو خراپبوونەش بەڕاستی هۆکار زۆرن ینی زۆر جار خەڵکیمە پێی وایە هۆکاری داراییە بەڵام بەڕاستی ئەمە کە لە ناو کتێبداین هۆکاری دارایی ئەکرێ شتێکی زۆر کەمی بەڕاستی لە پاڵ ئەوەی کە زۆر هۆکاری تر هەن ئەمە سەرشترین هۆکاریان بۆ لایانی دەرونی خەڵکەکە دەژێرن و کە خەڵکەکە کۆمەڵک مەشاکیلی هەیە بەڕاستی ناپڕژێتە سەر ئەوەی کتێب بخوێنێتەوە تایپەک لە خوێنەر دروست بووە بەڕاستی بەگشتی کە کۆمەڵە کتێب دەخوێنێت و هیچ کاریگەری لەسەر بەجێ نایڵی ئەمە پێی دەڵێن کتێبی بازاڕی لە ناو خۆمان بەداخەوە ئەوانش هەموو ئەو خوێنەران کە تازە پێڕادەگەن تەمەنیان لە نێوان 15 لە بۆ 20 کەمتر لە 25 ساڵدایە ئەوەی دیکەش کە دەمێنێتەوە بەشێکی ئەوانی کە دێن سەردانی ئەمە دەکەن تەڵەبەی زانکۆن وەکو سەرچاوە دێن دەگەڕێن بەڕاستی ئەوانیش نەگوەکو کتێب خوێندنەوە بەداخەوە دێن ئەو شتێک کە پێویستیانە بزات بەس ئەو شتە دەکڕن و ئەوە نابڵێ کتێبی خارجی ئەو مەجاالێک کە بە خۆیان لی دەخوێنن بخوێننەوە وەکو خوێنەرێک ڕەوشی خوێنەوە لە ئێستادا زۆر باش نییە بە شێوەیەکی گشتی بەڵام زیاتر ئەو بابەتانی کە بۆ خۆم وەکو خوێنەرێک خوێنمەوە بابەتی گەشە پێدانی مرۆیی بکەم تا زۆر و بابەتی ئەدەبی و فکریە لەسەر بەشی دووەمی پرسیارەکەشت ئایا کاریگەری وەرجێڕانیان و سەرانی کورد و وەرجێڕانی بە پێچەوانەشەوە لە زمانی کانیتر بۆ کوردی بەڵێ وەرجێڕان تا ئاستێکی باش چۆتە پێشەوە بنمونەی ئەو نووسەرە کوردانەی کە کتێبەکانیان وەرەجێردێتی سەر زمانەکانی ترێکێک لەوانەیە بەختیار عەلیە ڕۆمانەکانی وەرجێدراوەتە سەر زمانەکانی ئەڵمانی و فارسی و عەرەبی و ئینگلیزی و یەکێکی تر لەوانە بەیان سەلمانە سەبارەت بە سۆشیال میدیا بەڵێ کاریگەری کردیتە سەر ڕۆژی خوێندنەوە بەگشتی لە هەموو دنیا سۆشیال میدیا کاریگەری کردیتە سەر ئەوەی کەوا خوێندنەوە ئاستی خوێندەوە داببەزێ لەبەرەوەی تاچی کوردی زیاتر خەریک کاتە بەتاڵەکانی خۆی زیاتر بە مۆبایل و سۆشیال میدیا و ئەنتەرنێت و هەموو بەسەر ئەبات یعنی زیاتر کەمتر کاتی لە خوێنەوەدانەیە لە نێویشیاندا لە ناوەندە ئەکادیمیەکانیش بە تایبەتی قوتابیانی زانکۆ پەیمانگاکانیش بۆشاییەکی زۆر هەیە لە بواری خوێندنەوە ئەوانیش کە چوەکو مامۆستایانی زانکۆ قوتابیانی زانکۆ چوەکو قوتابی کەمتر کاتیان بۆ خوێندنەوەدانەوە زیاتر کاتە بەتاڵەکانی ئەوانیش هەر بۆ سۆشیال میدیایە. کۆمەلگای فەرهەنگی ئەحمەدی خانی لە ساڵی 1993 دامەزراوە تەمەنی ئەو ساڵە بێتە 31 ساڵ ئەتوانین بڵێن 50,000 کتێبی لە خۆگرتووە بە زمانەکانی کوردی فارسی عەرەبی ئینگلیزی فەڕەنسی تورکی کە لەو ماوەی 31 ساڵەدا زیاتر لە 105 کتێبمان توانی چاپکەین چاپی ئەحمەدی خانی خۆمان بیت کە زیاتر احتیمام بە بواری یاسایی ئەدەن و زیاتر لە 15 کتێبی مە لە سەراسەری هەرێمی کوردستان وەکو مەنهەج دێتە خوێندن ڕێژەی خوێندن لێرە لە سۆران تەئسیراتی سوشیال میدیا و ئینتەرنێت تەئسیرێکی سلبی تێدا هەبووە بەڵام چێژی خوێندن و خوێندنەوە لەسەر کتێب بێگومان هەرگیز کەم نابیتن و کتێبانەش کە لێرە زیاتر دێنە خوێندن بۆ ئەو ساڵ ئەتوانین بەراوردە بکەن گەر ساڵەکانی تر کتێبەکانی مێژوویە کتێبی ئاینیە زۆرتر کتێبی کۆمەڵناسی و گەشە پێدانی مرۆڤیش ئەو ساڵ ئەتوانین بڵێن گەشە پێدانی مرۆڤی بابەتی دەروونزانی پڕفرۆشتنی کتێبەکانی ئەو ساڵمان بوون.
خینەوە بەڕای من گرنگە چونکە ئینسان بەخۆی بریتێ لە زانیاری و دوایە کە بیرکردنەوە لە زانیاریەکان و دوایە کە ئیش پێکردن بە زانیاریەکانی و بەتایبەت لەو کۆمەڵگایمە ها لە بەرەوەی زۆر کێشەمان هەیە کێشەی ئابووریە سیاسیە مێژوویە دەوروبەر و جیران و ئەوڵاتانی دەوروبەرمان و سەردەمی تەکنۆلۆژیا و سۆشیال هەموو ئەو بابەتانیانی کاریگەری زۆرەکەوای کردێک ئینسانەکان لەگەڵ خۆیان لە پەیوەندیدا بپچڕێن اینجا ئەو لە دەزانی زانیاریەکان و خانەوادەکانیشمان ڕێز یعنی خۆشەویستیم هەیە لە هەمویان بەڵام بەو شێوە نییە کە ئاستێکی ڕۆشنبیری زۆر پێشکەشکە بە هەر تاکە کە تازە گەورە ئەبیتن و گەشە ئەکاتن اینجا ئینسانەکە لە کاتی گەورە بووندا لەوانە زۆر کێشەی هەبیتن لە بابەتی دەرونی و فکری لە بیرکردنەوەکانی اینجا لەوانەیە خۆی پێ نەزانێتن تاکو تەمەنێکی زۆر اینجا کە گەورە بیتنە بینیتن زۆر کێشەی هەیە خەمی پێوەخۆ بیری لەکاتەوە نازانێتەوە کارەکەی چیە اینجا لەو دەستکەوتنی هەموو ئەو وەڵامی ئەو کێشانە و ئەو پرسیارانە ئەو بارودۆخە ناخۆشانەکەیەتی یەک لە ڕێگە خێراکان بەڕای من خوێندنەوەیە چونکە لە ڕێگەی خوێندنەوە زۆر نووسین و نووسرای سەر کتێبەکان هەیە کە وەڵام لەوە کەسە